هەفتەی ڕابردوو جێگیری سەرۆکی ئەمریکا مایک پێنس لە قودز ڕایگەاند کە دۆناڵد ترامپ بانگهێشتی بنیامین ناتانیاهۆی سەرۆکوەزیرانی قاوارەی زایۆنی و بینی غانزی سەرۆکی لیستی کە حوەلاڤانی ڕکابەری کردووە بۆ کۆشکی سپی بۆ ئاشکراکردنی نەخشەی دارەکەی بۆ پرۆسەی بەناو ئاشتی خۆرهەڵاتی ناوەڕاست. پێنس ڕایگەاند کە ترامپ ئەوی ڕاست پاردووە کە بانگهێشتی ناتانیاهۆ غانز بکات کە ڕۆژی سێشەممەی داهاتوو 28 کانونی دووەم لە کۆشکی سپی گفتوگۆ لەسەر مەسەلە ناوچەیەکان و ئاسۆی ئاشتی لە زەوی پیرۆزدا بکەن. لەو بارەیەوە ناتانیاهۆش وتی بڕوام وایە کە سەرۆک ترامپ دەیەوێت ئاشتی و ئاسایشێک ببەخشێتە ئیسرائیل کە شایستەیەتی، بۆیە بە خۆشحاڵیەوە بانگهێشتەکەی قبوڵ دەکەم. تەنانەت ئەوەشی ڕاگەیاند کە ئەو جەختی لەوە کردوێتەوە کە بینی غانسیش لەو دیدارە مێژوویەدا ئامادە بێت. لە مانگی حوزەیرانی 2019دا بەحرین بە سەرپەرشتی جاریت کۆشنەری ڕاوێژکاری زاوای ترامپ کۆنگرەیەک بەڕێوەبرا کە تێیدا بەشی ئابووری گرێبەستی سەدەی تێدا باس کرا کە بریتی بوو لەوەی 50 ملیار دۆلار تەرخان بکرێت بۆ جێبەجێکردنی کە ڕاستەوخۆ 28 ملیار دۆلاری بدرێتەوە بەرهێنان لە کەناری ڕۆژئاوا و کەرتی غەزەدا، ئەوی تریشی بدرێتە ئوردون و میسر بۆ هاوکاری هەمان نەخشە. بۆیە ئەوەی کە بڕیارە لەم هەفتەیەدا ترامپ پەردەی لەسەر لا بدات بریتیە لە بەشە سیاسیەکەی گرێبەستی سەدا کە بەوتەی پەیامنەری سیاسی کەناڵی 12 ئیسرائیلی عەمید سیگڵ نەخشە سیاسیەکە باشترین خەڵاتە تا ئێستا پێشکەشی ئیسرائیل کراوە کە تێیدا سنوورەکانی ئیسرائیل دەسڕێنەوە، واتە ئەو قەوارەیە بە سانایی دەست بەسەر هەموو ئەو شوێنانەدا دەگرێت کە شارۆچکەی نایاسایی جوولەکە نشینی تێدا دروست کراوە لەگەڵ شوێنە استراتیژیەکان. سیگڵ لەبارەی مافی فەڵەستینیەکان لەم نەخشەی ترامپدا دەڵێت لە سەرچاوەی تایبەتەوە زانیاری وەرگرتووە کە ئەمریکا 4 مەرجی زۆر قورسی بۆ دامەزراندنی دەوڵەتی فەڵەستینی هەیە کە بریتین لە دانان بە ئیسرائیلدا وەکو دەوڵەتێکی جوولەکە، چەکداماڵینی کەرتی غەزە، چەکداماڵینی بزوتنەوەی حەماس، دانان بە قودسدا وەک پایتەختی ئیسرائیل. ئولوف بنی سەرنووسەری ڕۆژنامەی هائارێتس ڕایگەاند کە کۆڕبەندی یادی هۆڵۆکۆست هەلێکی زێڕینە بۆ لکاندنی دۆڵی ئوردون بە قەوارەکەیانەوە، چونکە ئەوانەی بەشداریان کردووە لە کۆڕبەندەکەدا لە ڕوویان نایەت لەو کۆڕبەندەدا ڕەخنە لەوانە بگرن کە تینون بۆ داگیرکردنی زەوی فەڵەستینیەکان و لکاندنی بە قەوارەی ئیسرائیلەوە. بە تایبەتی ئەو ناوچەیە گەرچی چڕی دانیشتوانی تێدا کەمە بەڵام ناوچەیەکی استراتیژیە. هۆکاری ئەم پەلەکردنەی ترامپ و ناتانیاهۆش بۆ پێداویستی هەردوو لا بە یەکتر ناو دەبات کە ناتانیاهۆ هەڵبژاردننی ئازاری داهاتووی لە بەردەمدایە و ترامپیش بە هەمان شێوە دادگایی دەکرێت و ساڵەکەش ساڵی هەڵبژاردنە و لۆبیەکانی لایەنگری ئیسرائیل دەتوانن گۆڕانکاری گەورە بە قازانجی ناوبراو بکەن. بن بڕوای وایە کە قەوارەی زایۆنی هەمیشە ئەو هەلانەی قۆستۆتەوە لە بەرامبەر دەستکەوتی سیاسیدا. ئەوە بوو هاری ترومان لە بەرامبەردانان بە قەوارەی زایۆنیدا لە ساڵی 1948دا بە پێچوانەی بۆچوونی وەزارەتی دەرەوەی ئەمریکا هەڵوێستە بێهێزەکەی بە یارمەتی سەرمایەدارانی زایۆنی بەهێز کردەوە. ئەوە جگە لەوەی دۆخی نێوان وڵاتانی عەرەبی ناوچەکە و ئیسرائیل لە دوژمنایەتیەوە گۆڕاوە بۆ دۆستایەتی و هاوپەیمانێتی و لە بیرکردنی فەڵەستین.